لەم سەردەمەدا مرۆڤەکان کەمتر دەپرژێنە سەر خەم یەکتری. زۆر جار گرفتی بچووک دەبێتە هۆکار دڵەکان لە یەکتری بڕەنجێن. ستافی بەرنامەی چاکە هەوڵ دەدات دڵا شکاوەکان چاک بکاتەوە و بە دوای نیگایەکی لێبوردەوی خۆشەویستیدا دەگەڕێت. ئەم جارە لە شاری هۆلاکۆ بەزێنین لە پایتەختی کوردستانی. ئەو دیازداگەدارم دەرودراوسش پێی خۆشە ئاژبی تۆ لەگەڵی شێک لێرەیە مانجی ڕەمەزانە لە پێناو مانجی ڕەمەزان لە پێناوی ئێمە هاتووی کارێکی چاکە دەکەی هەنگاوێک بنێو بیکە بۆ نایی بیکەی لەگەڵ کەسێک ئەگەر ئاژبیتەوە هەر کارێکی خێرەگەل بیکەیت دەورە بابە لەگەڵ منۆرە حەق دەبێت دەستی من بگرێتەوە. السلام عليكم. شلونن؟ ئەو چەپڵەشتان بۆ لێدەن کاکە. چۆنێکە قسە ناکەن لەگەڵ یەکە؟ دەتەوقەیشی لەگەڵا بکە بۆ لای تۆ هاتووە. دەستی لە ملکە دەی ماچێکتری کەن کاکە. هەست بە چیەکەی؟ هەست بە برادرایەکێک. لە دڵەوە تەواو هیچ لە دڵ نەما؟ هیچ لە دڵدا نەماوە؟ زۆر سوپاستان دەکەم دەستان خۆش بێ کارێکی باش دەکەن ئینشاڵڵا هەر برا دەمێنەوە پێم خۆشارەوە بەردەوام بن دەستان خۆش بێ زۆر سوپاس دڵی ئێمەتان خۆش کرد. السلام عليكم. شلونی؟ باشیت؟ ئێمە بەرنامەی چاکە لەگەڵتین گرنگترین شت لە مانجی ڕەمەزاندا بکرێت چییە؟ پیرۆستترین شش لای من ئەوەیە کە ئەو کەسانەی کە لەناو بازاڕی دریان لێگەڕانجایە یعنی لە ئێستا ڕابستنەوەکە نییە گوناحە بەسە ڕقوقینە خۆش نییە یعنی چەندین ساڵە لەسەر چییە هەمووی لەسەر پارە و منافەسە و لەسەر بستە چێ بستە والله لەسەر بستەچی خەرک بە شەڕ دێت زیران. باشە خۆت گرفتت هەیە؟ بەخۆم چەند جار هەم بووە بەس ئەوان هاتینەوە کرا من چەند جار یعنی سەد جار بڕوا بکە بەخۆیان هاتنەوە زانیان ئەوان غەڵەتن ئەمن ڕاستم هاتینەوە داوای لێبوردنیان کردیا گوتیان ئەمە تاوا ئەمبار بووینە گەردن مەنازاکە یعنی زۆر داوای لێبوردنیشیان کردیا. باش یەکەیە لەگەڵی قسە ناکەی یان شتێک ئێستا هەیە ئێستاە تەلەفۆنی بۆ بکە هەیە ئێستا هەیە ئەتوانین تەلەفۆنی بۆ دەتوانم تەلەفۆنی لێ بکەم. ناوی چێوەی بۆی دەکەی؟ ناوی دیارە. دراوسێ دوکانتە؟ بەڵێ. لێرە نزیکە بڕۆین بۆ لای؟ لە ئێستا دوکان لێرە نەمایە دوکانی لە نیشتیمانە. دانیشتە تەلەفۆنیش بۆ بکە. لە خزمەتم. سپاس ئەمن ئەگەر لەوێ من ئەو پیاوە بە ڕێزانە قسەی گۆناش گەورەی خۆش زۆر سپاس. کاک دیار سەلام عەلەیکوم. باشی بە قوربان ئەحواڵت چۆنە؟ کاکە کەناڵەکی زۆر پیرۆز هاتە لامان ئەمن داوای لێبردم هەیە دڵی تۆم ڕەنجاندی ئەنیوانە ڕاوەستانە سێ برادەری زۆر خۆشەویست هاتوونە گوتیان دڵ لەگە چی ڕەنجایە عەز دەکەین تەلەفۆن لەو بکەیت جوابت داتەوە ئەگەر گوتمەڵایی ئیشاڵە جواب دەداتەوە ئەمن داوای لێبردن دەکەم لەوەی ئەم غەڵەت بوومە من ئەتون بلۆک کردیا نەمزانیە گەردەنم ئازاکە لە بۆی زۆر داوای لێبردن دەکەم. هزار جار گەردەنت ئازابی داوای لێبردنش دەکەمە تو هەر برا گەورەی منی غەڵەتەکەم بوویمە بەس یعنی ئەو ڕۆژی عەسەبی بمە کە ئەتون بلۆک کردیە نەمزانیە. گەردەنت خۆش و ئازابی ئەو کەناڵە پیرۆزەش دوای ئیشاڵە تەمەشا دەکەی دەبینی زۆر مەمنونتم کە تەلەفۆنی من جواب داوە زۆر سوپاست دەکەم کاتێکی خۆش بێزارت ناکەم. دەستە خۆش بێ دەستە خۆش بێ زۆر سوپاس کە داواکەی مە جێبەجێ کرد هیواداری هەموو کەسێک چاو لە تۆکەن زۆر بەڕێزن گەورەتان کردم عەزیزم دەستە خۆش بێ زۆر سوپاس خوا خێرە بنووسێ سوپاس.